من ناوم خدر أحمد فقيه مامۆستا خدرم لێرە باغی هەنجیرمان هەیە لەو سنووری ناحیەی ناودەشت باغێکی یەکجار زۆر هەیە لە خۆی بەزیاد بێ کە ئاوی هەیە ئاوێکی سازگاری هەیە و بە دیاریکراویش گوندی قادراوە کە هەنجیرەکانی زۆر باشن و داواکاریان زۆرە بە حکمەوەی کە هەنجیرەکانمان خاوێنن خی گەورە ئەو نیعممەتەی پێداوین ئاوی قەندیلمان هەیە ئاوەکی خاوێنە داواکاریان زۆرە لێرە لە گوندی قادراوە زیاتر هەنجیری زەرد بەناوبانگە و لێی هەڵدەکەوێت ئێمە زیاتر ئەو هەنجیرە زەردانە دەچێنین ئیسفادەمان لێ کردووە کە خاکەکەی گونجاوە بۆ ئەو هەنجیرەی زیاتر من ئەو هەنجیرەی بەکاردێنم و هەنجیری ڕەشیش بەکاردێنی قەدیم کە میربەدرەی پێدەوترێت بەڵام من نیمە تەنها ئەو هەنجیرە زەردانە بەکاردێنین ئەو هەنجیرانە داواکاریان زۆرە کە دێن زیاتر داوای هەنجیری زەرد دەکەن. و چنینی هەنجیریش بەڕاستی کارێکی زەحمەتە ئێمە ڕۆژانە سەعات 2 کە گەرمایە دێنێ ناو هەنجیری هەنجیر دەچنین بەڵام پێویستیت بە هەندێک شت هەیە وەکو دەستکێش دەبێت دەستکێشتە بێ و خۆت چاک بپێچی لەبەرەوەی کە شیری هەنجیری مادەیەکە کە بەر ئینسانی کەوت عساسی دروست دەکات خروێکی یەکجار زۆر دروست دەکات بۆیە دەبێت خۆمان پارێزین کلااوت بەسەری بێت لەبەر هەتاوی وا دەستکەشت دەدەستی بێت جلوبەرگی تەنکرد لەبەر نەبێت جلوبەرگەکانت ئەستور بن بۆ ئەوەی کە پارێزراوبی لەو خر و عساسی کە هەنجیر دروستی دەکات هەرچەندە هەنجیر باقی هەنجیر ئەزێت و ئازاری زۆرە هەروە بە ئاسانی نێتە بەرهەمووە چنینیشی ئەوەندە ئاسان نییە بەڵام لەبەرەوەی کە بەرهەمێکی باشیە لە خوای بەزیاد بێت ئیسفادەی لێ دەکەین بۆیە زۆر هەز بە ماندووبوون ناکەین دەناخۆی ئەزێت و ئازاری یەکجار زۆرە. ئەمە زیاتر لە 15 ساڵ بۆ 20 ساڵ دەبێت لەگەڵ هەنجیری دەگەڵ باقی هەنجیری تێکەڵاوم هەتا ئێستا کەسێک نەهاتووە لایەنی پەیوەندیدار نەهاتووە بپرسێت بڵێ داخوات و پێویستیت بە چییە هەنجیر چت دەوێت ئەنی فەلا چی پێویستە تا ئێستا هیچ کەسێک ئاوڕی لێ نەداوینەوە هەنجیرەکانشمان کە نەخۆش دەبن هیچ کەسێک نەهاتوە بڵێ ئەمە چارەسەریەتی ئەو دەرمانەی بەکاربێنە بە تەجروبەی خۆن دەرماناتی دەکڕین و بەکاری دێنی.